بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. ئازان و خۆشەویستان ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێشووە ئەنجومەنی نوێنەرانی ئەنجومەنی وەزیرانی ئێستاشی بە نایاسایی لە قەڵەمدا لە بارەی نردنی پارە بۆ هەرێمی کوردستان کە بڕیار بوو 400 ملیار دینار بنێرێت بۆ هەرێمی کوردستان لە سیانزەی کانونی دووەمی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو محەممەد شیع سوودانی بڕیاریدا کە 400 ملیار دینار لە مانگەکانی تشرینی دووەم وەروەها کانونی یەکەم بنێرێت بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەمڕۆ دادگای فیدراڵی عێراق ئەو بڕیاری هەڵوەشاندەوە و بە نایاسایی لە قەڵەمدا ئەمە لە کاتێکدایەکە لە ساڵانی ڕابردووتردا ئەو بڕەپارێن دەنێرا بۆ هەرێمی کوردستان بەڵام دوای ئەوەی کە لەسەر داوای یاسایەکی چەند پەرلەمانتارێکی عێراق لە بڕیاریاندا کە ئەو بڕەپارەیە کە دەنێرێت بۆ عێراق بووە سێنێت وە بە نایاسایی لە قەڵەم بدرێت لە کاتێکدا کە لە هەرێمی کوردستاندا داهاتێکی زۆر باش لە ئارادایە وهروەها داهاتی ناوخۆ داهاتی ئەو نیو ملیۆن بەرمیل نەوتەی کە ڕۆژانە دەفرۆشێت لە هەرێمی کوردستاندا بەڵام تاوەکو ئێستا حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانیوە موچەیەکی باش پێشکەش بە فەرمانبەرەکانی بکات و هەروەها کۆمەڵی پرۆژە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیانی ئەم هەرێمە بکات لەگەڵەوەی کە داهاتی لە زۆر زیادی کردو لە کاتێکی دیکەدا لەم بەرزبوونەوەی دۆلارەدا حکوومەت هەرێمی کوردستان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان توانیوێتی سوود لەو بەرزبوونەوەی دۆلار وەربگرێت و کە تیایدا بە گوێرەی وتەی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق ڕایگەیاندبوو کە لەم کەین و بینەدا نزیک بە 250 ملیار دینار حکوومەتی هەرێمی کوردستان قازانج دەکات هەموو ئەمانە و لەگەڵیشیدا چەندین داهاتی دیکە لەم هەرێمی کوردستانەدا هەیە بەدەل لە داهاتی نەوت داهاتی خاڵە سنووریەکان و هەروەها داهاتی ناوخۆ ئەو باج و دەرامەتانی کە هەن تاوەکو ئێستا نەتوانراوە بە شێوازێکی شایستە و لە کاتی خۆی داموچە پێشکەش بە فەرمانبەران بکرێت و میشۆ بەردەوام چاویان لەوە بوو کە ئەو بڕەپارەیە لە بەغدادەوە بێت و بتوانن موچەی فەرمانبەران و کارمەندانی هەرێمی کوردستانی پێ دابین بکەن ئەمە قسە و باسی ئەمڕۆمان دەبێت کە ئەوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەو بابەتە بخەنە ڕوو کە بۆچی حکوومەتی عێراق ئەو 400 ملیار دیناری ڕاگرت و یاخود دادگای فیدراڵی عێراق ئەمە بڕیارێکی یاسایی بوو کە دای بۆی کە موچەی فەرمانبەران نەنێرێت و ئەو بڕەپارێ نەنێرێت بۆ هەرێمی کوردستان بەشێک لە چاودێران باز لەوە دەکەن کە ئەو بڕەپارەیە کە بشنێرێت بۆ هەرێمی کوردستان وەکو خۆی پێشکەش بە فەرمانبەران بە موچە خۆران ناکرێت یاخود لە پرۆژەکاندا خرج ناکرێت سەرڕایبوونی داهاتێکی زۆر لە هەرێمی کوردستاندا ئازان خۆشەویستان ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئێوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو ڕێگە و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون دەتوان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان بخەنە ڕوو بۆم بابەتە محەممەد حاجی نووسەتی بۆچی بینێرێت ئەی ئەو هەموو داهاتی ناوخۆ بۆ کوێ دەچێت هەروەها ئەرسەلان هەورامی نووسەتی چونکە لەم جەنگەڵستانەدا بەرپرسەکان دەیخۆن و ناینێرن بۆ خەڵکی هەروەها نورەدین قادریش نووسیویەتی لەبەرەوەی دەزانن بەرپرسەکان نایدەن بە میلەت بۆیە ناینێرن هەروەها مەهدی حاجی سابیر نووسەتی دەستیان خۆش بێت کە ناینێرن چونکە ئەدرێت بە موچە خۆرانی بندیوار و خۆ ناکرێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری سەرفی بکەن لەسەر داوای پەرلەمانتارێک و چەند پەرلەمانتارێکی دیکە کە یەکێکیان مستەفا سەنەد پەرلەمانتاری سربەخۆ بوو ئەم داوایە بەرزکرایە بۆ دادگای فیدراڵی عێراق و تایدا دادگای فیدراڵی عێراق ئەمڕۆ ئەو بڕیاری دەرکرد کە نردنی ئەو پارەیە نایاساییە پێویستە لەلایەن حکوومەتی عێراقەوە نەنێرێت بۆ هەرێمی کوردستان تاوەکۆی ڕێککەوتنێکی دیکە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا ئەنجام دەدرێت لەگەڵ هەموو ئەمانەدا لە فرۆشتنی نەوتیشە جیاوازێکی زۆر هەیە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ نمونە لە فرۆشتنی 1 بەرمیل نەوتە حکوومەتی عێراق لە 186 داهاتی نەوت دەگەڕێتەوە نێو خەزانەی حکوومەت و لە 14 دەچێت بۆ پرۆسەی دەرهێنانی ئەو نەوتە و پێشکەش بە کۆمپانیەکان دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستاندا لە 156 دەدرێت بۆ خەرجی دەرهێنانی نەوتەکە وەروەها دەدرێتە کۆمپانیەکان بەڵام لە 46 دەمێنێتەوە دەدرێت بە دەچێتەوە نێو خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە جیاوازێکی زۆر هەیە لەم نێوەندەشدا لە دەرهێنانی نەوت و لە فرۆشتنی ئەو نەوتەی کە هەیە دەچمە لای پەیوەندیەکانی ئەوەی ئازیز یەکەمی پەیوەندی وەردەگرم کێمان لەگەڵە کاک محمودمان لەگەڵە لە دهۆک لا پیرەمەگرون کاک محمودیان سڵای خوا لێبێ سەر هەردوو چاومە کاک محمودیان تۆ باشی
السلام عليكم. سرهد چاوان باشی کاک محمود جان. قربانم دەستخۆشی بەرنامە فێلێکم. زۆر سپاس دەکەین. والله من بەداخەوەم یعنی ئەوە هیچ حکومت سەر تاپای گەندەڵە بەڵام باس ئێمە بۆ کەم تەرخەمین لە زیاتری کە باسی بووجە و موچەی خەڵکەین ئێمە بەحسا مسلمانین و بەناو کەناڵێکی ئیسلامیمان هەیە بۆ باسی ئەو قورئان سووتان نەناکرێ یعنی بەداخەوە یعنی واژێر نووسەنەکەی جەنابێ یعنی خەریکە ئیسلام کاڵە بێتەوە بە جۆرێک مسلمانەتی و ئیسلامەتی بەو شێوە بڕوا لەم کەناڵەی بەڕێستەوە کاڵە بێتەوە ئەوە من يعني اما باقينا بريوبرك يعني دائما برنامجي كاك محمود لا برنامجي ديك باس ما كردوها لەگەڵ بۆ خوا قسەبکەین ئێمە ڕاستەکەی کاک محمود جان لە بەرنامەکانی دیکە دڵنیاوە باسمان کردو هەر بەیانیش ئینشاءالله کاتژمێردە تەوەرێکی بەرنامەکەمان لەسەر ئەو بابەتەیە لەسەر ڕێزگرتنی و پیرۆزی قورئانی پیرۆزە بەڵێ ئێمە هەر باسکردن با نەبێ ئێمە بێنە سەر شەقام بۆچی ئێمە گەورەترین کتێبی خوا گەورەترین کتێبی خوای گەورەیە بۆ باسی ئەوە نەکەین بۆ باسی سوکایەتی بە پێغەمبەر سوکایەتی بەخوا بە پیرۆزیەکان یعنی بۆ باسی ئەمە نەکەین ئەمە گرنگترە بۆ ئێمە 400 ملیارێکە واگریمان نهات واگریمان هات و گەیشتە دەست ئەم گەندەڵ و دزانە خواردیان بەڵام ئێمە قیامەتێکی گەورەمان هەیە بۆ باسی ئەمە نەکەین. ڕاستە ئەوە لە پێشەموو شتێکە بەڵام دڵنیا بە لە بڕگە و بەرنامەکانی دیکەماندا باسمان کردووە و بەیانی بەرنامەیەکی دیکەمان هەیە بەنامی پەیامی ڕۆژ لە سەعاتدا بینەری بە دڵنیا بە یەکێک لە بابەتەکانمان باسکردنە لە ڕێزگرتن لە قورئانی پیرۆز و گەورەی قورئانی پیرۆز دەکەین لەو بەرنامەیەشماندا دڵنیا بە گرنگیمان پێدادەوە ئەوە نەبێت بەداخەوە ئالۆ بەڵێ زۆر سپاس بۆ کاک محمود لە پیرەمەگرونەوە لەگەڵمان نابوو کاک خدرمان لەگەڵە لە ڕانیۆ کاک خدر سڵاوی خوا لێبێ باشی ماوەستا گیان باشی سەر چاوەکانم کاک خدر گیان باشی تۆ باشی چاوەکەمی مامۆستا گیان داواکاریەکمان هەیە بەڵێ ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بۆی بەباشی دەنگی تۆ بێتە لای ئێمە لای کاتی خۆی سەردەمی ڕژێمی بەعز بەڵێ 25 دیناری سوسریمان بۆ نەگۆڕدراونەوە بۆمان باس لە بەغدا قوربان و دەبین چۆن کاک خدرگیان بەباشی گوێم لە دەنگی نەبوو کارەمان بۆ نەگۆڕدراوەتەوە کاتی خۆی سەردەمی بەعز سەردام حوسێن ڕەفتی کرد 25 سوسریەکە بەڵێ بۆمان باسکەن ئەو قسانانەوە خەڵک بە زۆری ڕێڕانیە کەڵاسێ لە ئاسیاوە زۆر خەڵک لە سەر تاستی ماوێتی نەگۆڕدراوەتەوە هەمووش ماوێتی ڕاست باشە زۆر سپاس لە بەغدایە بۆمان بە مستەفا شێخ سوودانی بڵێن بۆمان قەرەبوو دەکاتەوە وەکو پاکێن بەکەی ئینشاءڵڵا بەسەر چاو کاک خدرگیان زۆر سپاس دەکەین لە ڕانیۆ لەگەڵمانەوە سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەکیم وەردەگرم لە زەردەلیکا و کاک حەکیمیان سڵاوی خوا لێبێ سڵاو لە جەناب و لە بینەر و لە کەناڵەکەتان کاکدەن زۆر سپاس دەکەین کاک حەکیم قوربانم هەڵەسا گیان وەڵاهی من زۆر زوو ئەو کاتێک کەوتیا 400 ملیارەکە هاتووە هەر یەکە و کردی هەراوتی من کردمە ئەی ئیسەکیەنە یەڵادێ یعنی تۆ نەوتێکی ئەخدی 50 ساڵەوەی هالە تورکیا لێرەشە داوای پارە لە بەغاک ئەمە حەقیقەتە ڕاستیە ئەمە ئەوە نییە بڵێ وەڵا زوڵممان لێەکەن یا من هەر ئەو کاتە بە کەناڵی ئێناپیم وتم ئەو پارە نای لەبەر چی وتم لەبەر ئەوە ناوەکەی من بنووسە و لای خۆ داین چونکە ئەمان ئەو پارە تەسلیم ناکەن تاکیدوە کە ئەو نەوتە تەسلیمی بەغا ناکەن چونکە بەدەست ئەمان نییە ئەخدێکی 50 ساڵی کردە لەگەڵ تورکیا بەبێ پەرلەمان بەبێ ئەم هەموو حیزبە بەبێ ئەم هەموو کابراوتی ڕۆژنامە و ئەمانە لە خۆیان و دوو کەسون ئەم نەوتیان تسلیمی بەغا کرد تورکیا کردێ ئەمە حەقیقەتە حاشا هەڵنەگرە ئیسەیش و 100 ساڵی تویش بێت ناتوان نەونەتە تەسلیم کەن چونکە بەدەست ئەمان نییە تازە وعدیان دا و 50 ساڵەوە ئەبێ بڕوا بۆ تورکیا ئەمە ڕاستیە
ئەم دارە پیاوە ئەڵێ قورعانەکەیان سووتانێ ئەجابرا خوا لە ئێمە گەورەترە و خوا لە عەرز و ئاسمان گەورەترە ئەی خوا بۆ یاڵە خۆ هەر ئێمە بسڵمانین ئەی ئەو هەموو دەوڵەتی عەرەبی و تورک و فارس و نازان و کێوکی ئەوانە بەرایانە جووە بۆ هەر کورد لەسەر کورد قسە بکات ئەوە ئێمە قسەیشمان کردی چی بێت هەموو لایەکمان ینی بەرپرسین لەوەوە چونکەوە پیرۆزیەوە بەڵام کۆی ژیانیشمان ناکرێت ینی ئەمەش هەر گرنگە ئەمەش پێویستە بە ژیانی هاوڵاتیان ئەمەش پێویستە بە گوزەرانی هاوڵاتیان پێویستە بە موچەی هاوڵاتیان بۆ باسکردنی ئەم جۆرە بابەتانە لەبەرەوەش هاوشانی بابەتە ئاینەکانی دیکەش پێویستە کۆمەڵێک بابەت باز بکرێت کە لە خزمەت هاوڵاتیاندا بێت کاکەزانی گیانەکەم ئامۆساگیە ئەمە بەتەنها لە دەست ئیسلامیەکانن نییە ئێمە ئەوەنە 50 ملیۆن نەفەرین بە حساب کە ئێمە بسڵمانی زاهیرەن بسڵمانی بەڵام ئایا ئێمە چیمان پێ ئەکرێ ئەی باشە ئەو کاتە پارەکەی بەغان نەهات وتیان عادل مراد نەیەڵابێ ئەی ئیسەکێ نەیەڵابێ ئەی تۆ نەوتەکە تەسلیم ناکەیت و داوای پارە ئەەکەی ئایەکانی ئەمە چەنی بەسەنە بۆچی زڵمان یەکریا کاک مەسەد بەردانی ئەلیامە قەرارەکانی سەدا بسێت یعنی ئەگەر ئەم شتە ڕەوا بووایە ئەگەر ئەم نەوتە تەسلیم بکرایەوە ئەو پارە ناتایە زۆمیان لە ئێمە کرد بەس ئایەکانی چۆن نەوت بڕوا و پارە تەسلیمی ئێمە بکەن دەستخۆشی بۆ تەوەرەکەت و زۆر بەخوای گەورە نایبینی ئەو نەوتە تەسلیمی بەغا بکرێ لە ئیسەوە بینوسە نایبین دەستخۆشی تالیەکەن و زۆر سپاس دەکەن زۆر سپاس بۆ تۆی ئازیز دەچمە لای پێندێکی دیکە پورە مەنیجمان لەگەڵە لە پردێ پورە مەنیجیان سڵای خوا لەوێ سلاوی خوا لە تو کاملانیان لە بینەرانیش لە تو لە کەناڵی پەیامیش وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا سەر هەردوو چاومان کوڕێ من ئەوا من پیرەز نەکەم تەمەنم تقریبا 61 ساڵەوە بزانم 61 ساڵ بەێ بەخوا پورە مەنیج لە دەنگ بە تەمەنتر دیانی بەرە تەمەنم 61 ساڵە ئەو هەندی کە من بزانم یاخوا تەمەن درێژ بی تریش بم یاخوا تەمەن درێژ بی موچەی خانەنشینی وەرگرتووە پورە مەنیج سەلامەتی کوڕە خانەنشینیتی کوڕێ خۆم هەم بەگلەیمە لەو حکومەتەی هەم بەگلەیمە هەندەم داخلە دڵیە سەبارەت بەو حکومەتەی پیرەز نەتیوتی من پیرە چیزەک و ئەمنین لە مارێ کوڕێ من ڕاستەکەی کێشە و گرفتەکانتان چین تا چەند حکومەت واللهی کێشە و گرفتی ئەبەس ئەمنی و کت پیرە چیزەکەم لێ لە مارێ ئێستان دەشوم نەداوە تەمەنی تەقریبەن 35 ساڵ زیاترە بەڵێ بەرێ واللهی هیچ شتەکەم نییە حکومەتی هەرێم دەبە نەفتەکەم نییە هیچم نییە نەموتێکم هەیە نەتشتەکەم لە مارێدا هەیە حکومەت بار بە ملیت و هەن بەگلەیمە کوڕی خۆم بابی خۆم داوا لە خەرچی دەکەم کەناڵی پەیام ئەگە دەستگای بەخشین یان ئەگە ئێستا کەسێک جێی لە دەنگمە ڕزاعەن شتەکەم لۆ دابینکەن دەست و پێم شکایە لەگەڵ و ئەو پیرە چیزەینە کەسی کەم نییە داوا لە خەرچی دەکەم داوا لە کەناڵی پەیام لەگە ڕێوبەرەکەی هاوکاریەکەم بکەن بە قوربانت بم کوڕی خۆم لە کەناڵی پەیام و لە ئێوە و لە هەموو بەرپرسەکان خێرخوازەک بنێرن بەهانام بە قوربان و بم سپاس دەکەین پورە مەنیجیان ئینشاءڵڵا ژمارەکەت وەردەگرین و بە گوێرەی توانە هاوکار دەبین ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەین دەچمە لای پێندێکی دیکە کاک پۆڵا وەردەگرین لە هەولێر کاک پۆڵا گیان سڵاوی خوا لەبێ سڵاوی خوا لە بەڕێز لە کارمەندەکان لە هەموو بینەرە خۆشەویستەکان ڕێز بۆ مامۆستا عەبدوڕەحمان بۆ کاک حەمە ڕەشید باست دەکەم تەوەرەکە بەدڵمە ئەگەر کاتم دێ کاک لە خزمەتین بەڵێ کاک پۆڵا گیان چونکە هەیە بە سۆز و عاتیفە بیر دەکاتەوە یان لە داخی ئەو دەسەڵاتە گەندەڵەی خۆمان کاکەستانیان بۆ حکوومەتی عێراق تا 100 ملیارەکەی بۆ هەرێم نەنات ئەوە بنەمای سیاسی هەیە بنەمای یاسایی هەیە بنەمای نەتەوەیی هەیە بنەمای کۆمەڵاتیشی پێویستە بۆ هەموو هەڵدەپەڕین گوایە دەستوورمان نووسیەوە عێراقمان ئاوەدان کردەوە و فیدرالیمان بۆ کوردستان هەڵدەپەڕین دوێنێ ئەو کاتە شەڵدەپەڕین بۆ یاریکەرەکانی پاڵەوانی عەرەب دوێنێ ئەم کاتە 24 کاتژمێری نەبرد ئەو بڕیاریان دەکرد ئاراستەی ئەو قسانەی من ئاراستەی سەرکردەکانە خۆزگە پێیان دەگەیشت کوردانە
نە ئۆپۆزیسیۆنانە قسە دەکەم نە دەسەڵاتدارانە بە هیچ لایەنێکی لە 2003ەوە باوەڕم نە بە سەرکردەی کورد بە هیچ لایەنێک نەماوە کایە ئەو پەیامە بنێرن بۆ سەرکردایەتی کورد کاتی خۆی کە دەستورتان نووسیەوە هاوارمان کرد کاکە ئێوە لەگەڵ چێ مەعامەلە دەکەن لەگەڵ چێ مامەڵە دەکەن لەگەڵ نەتەوەیەک کە ئێمەی ئەنفال کردووە خاچی داژیر کردوین زندە بە تاڵی کردوین خوای گەورەش لە قورئان پێی گوتوین لە سوورەتی تۆبە لە ئایەت 96 الأعراب أشد كفرا ونفاقا بافراني ايمش وتويانا نشيري حشتر نديداري عرب ابن خلدوني فيلسوف وتويتي عرب اگر ارادي نشيني ارادة تشيني هر وتويتي ابن خلدون زاناي قولي سهاني وتويتي حرب هربا ونتوانا آسان كفقير بيت صلاة ناويري بتيبكش نتوا بهيزا كان سر سقسكي دويرن كنت أنفال كعرب دويري تركي أنفالكا دويري تولكيك أنفالكا كواتا سركردكاني كورد تيمان وتن إرادتان دشتنن إرادة آخر أجا إرادتان نشكاوا أو برياري دادگای فدرالی کاکە لا لا ماي برا ئەگەر کورتی بۆی ئەو هاوڕانی دیکە زۆر بگرین بەڵێ ببوورە دەزانم لە دڵت گرانەکەنا وڵایچم لە دڵا گران نەبوو کاک پۆڵایجان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای پەیوەندیەکی دیکە بۆی کە هاوڕایان دیکەش بتوان بەشدار بن بتوانین کەمترین و بە کورتترین شێوە ڕاوسەرنجی خۆتان دەڕۆنەوەی ئازیز و خۆشەویست کاک ئەحمەد وەردەگرم لە هەولێر کاک ئەحمەدیان سڵاوی خوا لێبێ السلام عليكم. وعليك السلام سرچاومان کاک ئەحمەدیان زۆر سپاس کاکە ئەگەر ئێمە بڕیارە ئەگەر عێراقین با هەموو شتەکان وەکو حکومەتی عێراقی بێ لە پێوەری زیرەک و لە سەعاتی ئاو و لە بەنزین و لە نەوت و ئەگەر عێراقین بۆ بەس بۆ 400 ملیار دینارەکە عێراقین و بۆکانی دیکە ئەفغانین یعنی سەبەبەکەی چییە؟ یعنی کەس نێ جواب داتەوە سەبەز زانین سەبەبەکەی چییە؟ یعنی لە بۆ 400 ملیار دینارەکە عێراقین لە بۆ ئەوانین دیکە پێوەری زیرەکە و هەنزەی مرورە و کامێرەی مرورە و نازانم زۆر شتە نەوت نییە کارەبان نیە ئاو نییە بۆ لەوانە ئەفغانی بین لەوکەتی عێراقی بین ئەگەر بڕیارە عێراقی بین با لە هەموو شتەکان عێراقی بین ئەو بڕیارێکە لە ئێو ئیمتیازاتانە لە حکومەتی عێراقی دەردەچێت با لێرەش مەشمول بێ هەتا وەکو خەڵکی هەرێمی کوردستان بۆ خۆی داوای 400 ملیارەکە دا حەق خۆی بکە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت ئەو 400 ملیار دینارە کە دێتە هەرێمی کوردستان سبەیلێ بەشێکی حەزبەکان لە بینی خۆیانە تەخشان و پەخشانی دەکەن بەشێکی بۆ من حەی حەزبەکانی دیکە کە پاشکۆی دەسەڵاتن چەندین ساڵە لە بینی خۆیان تەوزیعی دەکەن هیچی بۆ ملت نییە بۆیە ملت فشەی پێ دێ هەتا سبەنێ قەوانم بۆ لێ بدەی بڵێ ئەو 400 ملیار دینارە بەغدا دەینێرێ و ناینێرێ و فشەم پێ دێ وەکو ئەو وایە بەوێشی من هەر نەبێت دەزانم حکومەتی عێراقی لەسەر حەقا نەوتی بەسڕا بفرۆشرێ 400 ملیار دینار بۆ ئێرە بینێردرێ ئەرێرانەش لەسەر نەوت بژی بەرمیلێک نەوت جێڕانە بێن بۆ سبەگیستانە بەغدا حقا لەسەر حقا ئەو 400 نەوتی بەسڕا بفرۆشێ لێرانە حەزبەکان بیخۆن دەستی خۆش بێ ئینشەڵا قەت نانێرێ دەستی خۆش و سپاس دەکەم زۆر سپاس دەکەین کاک ئەحمەدیان دەچمە لای پەیوەندیکی دیکە کاک هادی وەردەگرم لە سەی سادق کاک هادیان سڵاوی خوا لێبێ کاک هادی دیارە کاک هادی پەیوەندیەکەی پچراوە گوێبیستی دەنگی ئێمە نابێت بەڵازان وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەو 400 ملیار لە ئێستادا بە گوێرەی بڕیاری دادگای فیدراڵی عێراق وەستاوە و لە ئێستادا ئەو بڕۆپارەیە نانێرێت بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدا موچەخۆران بەشێکیان موچەیان وەرنەگرتووە و هەروەها بە گوێرەی هەموو ئەو داتایانی تەنانەت ئەو داتایانشی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی دەکاتەوە تایدا دەتوانێت موچەی فەرمانبەران بدات و دەتوانێت چەندین پرۆژە و چەندین شتی دیکە لەم هەرێمی کوردستاندا بکات بەڵێ پەیوەندێکی دیکەمان لەگەڵە کاک عەبدوڵڵامان لەگەڵە لە پیرەمەگرون کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوا لێبێ کاک عەبدوڵڵا ئەگەر کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی بۆی بەباشی گوێبیستیەکەی زۆر باشە ئەو کاتت باش سەرچاومان کاک عەبدوڕەحمانگیان برای بەڕێزی چاوت ماز دەکەم چاوەکەمی وەڵای جابرامە چاوەڕێکی لە حکومەت بکەین حکومەت بەڕاستیەکەی حکومەتی عێراق نەحەقی نییە ئەگەر بودجەی بۆ کوردستان نەنێرێ کوردستان و بەرکردەکانی کوردستانی ئێمە ئەڵێ
خۆم بۆ خۆم ئیتور لەگەڵ تۆ دەخۆم ئاخر ئەو گوڵبگی سنووری تەسمیل نەکا پارەی نەوتی تەسمیل نەکا حکومەتی ئێران ئەسەد بیلا باکومان خەیتی هیچی بۆ نەمێرێ ئەو هەموو داهاتەی ناو خۆمان بۆ کوێ دەچێ لە شتەی خۆیان ئاگان لە کێ ماوە لە فەقیری ماوە لە هەزاری ماوە ئەریاد ئەوە لێ جستانەیە بەرمیلێ نەوت ڕەوای شعب و میلێتەکەی خۆی نابینێ نەوتی ڕەوانەی وڵاتان دەگا غازی ڕەوانەی وڵاتان دەگا کارەبای داوەتە جنوبی عێراق خەڵکی کوردستانەکەمان بێ نەوتە بێ کارەبایە بێ غاز گەنج و لاوەکان هەمووی سەری خۆی هەڵگرت بۆ وڵاتان لە دەریان داخلی ئاور لە کێداتەوە حکومەتی کوردستانی ئێمە حکومەتی بەغدایە نەحەقی نییە کورد ڕۆژێکی بۆ ڕەخسا 2003 بوو بە 100 ساڵێکە کورد ئەو ڕۆژەی بۆ ناوەتەوەی ئارا ئەو ڕۆژەی ئەبوو داوای سەربەخۆی کرد با کورد ڕۆژێکی ڕیفراندۆمی کرد ئەگە حکومەتی عێراق سەک و ئەسلاحی بەدەستێنا بوو هێز و قەوەتی بەدەستێنا بوو پێکوان دەوڵەت پشتگیری دەکرد هەموو دنیا سی ڕیفراندۆمی مەکە وەختی هاوکاریتان دەکەین لە ماوەی 24 سەعاتی 151 خاکی کوردستانیە دەدەستدا ئەو هەموو گەنج و لاوەیان بە کورددا لە پێناوی چی تەنها لە پێناوی مانەوەیەکەی خۆمان لە بەغدایە شەڕی پلو پۆست و پارەی دەکەن داوای مافی شعب و فەقیرەکەی ناکەن حکومەتی عێراق نەحەقی نییە ئەگە هیچیان بۆ نەمێرێ دەستخۆشیدان لێ دەکەن پۆست بۆ ئێوە زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە بوو. کاک ڕەحیم لە سلێمانی وەردەگرین. کاک ڕەحیم گیان سڵاوی خوات لێبێ. السلام عليكم قربان. وعليك السلام ورحمة الله. كاك رحيم كاملة من اللهم بو خدمتي تو بو خدمتها مولايك خدمت لي ما وسر هردو تشامان كاك رحيم كان برشاركم هي حسنة بيوندي برنامجش تونية بس ناشارين كذا لري كنالك إيوه عم بيامم بو بجينن سبارتانا كم ئێمە مواليدي 52 تقريبا ل 2015 خانەنشین کراین ئێستا پارەمان بووە دەرچووە قەرەبووی ئەو دوو مانگەمان 1970 ناوەکانمان دەرچووە لە بانقی پیشەسازی ئەوە کەس نێ وەڵاممان باتەوە تقریبا بەلام بۆ دوو مانگەچیان بۆ سێ مانگەچێ ناوەکانمان هەڵوەسراوە کەس جوابمان نایەتەوە لە هەرەومانماوە کراویشە بە چەکپارەکە دێفتان نینێ کەس جوابمان نایەتەوە لە هیچ شوێنێکەوە بەڕاستی چونەتە لای لایەنە پەیوەندیدارەکان کە هۆکارەکەی چیە یان بەڕێبەرایەتی دارایی لە نێو شارەکاندا هیچ پرسیارتان کردووە لەوێ هۆکارەکەی چییە؟ بالە قوربان فەرموو. بەڵێ کاک ڕەحیم هۆکارەکەی بۆ چییە گەڕێتەوە بۆچی بۆتان سەرف ناکەن؟ وەڵاهی چی عەرزکەم ناوەکانمان هەڵواسراوە پرسیارەکەین وەڵاممان نایەنەوە. کێ وەڵام نایەتەوە؟ حکومەت بانکەکە وەڵاممان نایەتەوە ئەڵێ کراوە بە چەک بۆتان پارە نییە بۆتان سەرف بکەیت. دامانە لە ڕێی کەناڵەکەی ئێوە هەواڵێکمان بۆ بزانن ئاگاداریان کەنەوانی بەشتم ئینشەڵا فەقیر زۆرە بەخوا زەلامی تایە 200 دیناری بۆ دەرچووە کە شمولیەکە 200,000. ڕاست. بەڵە دیارە پەیوەندیەکەی پسرا کاک ڕەحیم لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. کاک عەبدوڕەحمان لە ڕانیەوە وەردەگرم. کاک عەبدوڕەحمان یان سڵاوی خوات لێبێ لە هەولێرەوە. ئافو کاک عەبدوڕەحمان بەڵێ عفوا بقولها طبعا الصلاة للجنابة للإدارة للكادير اللي بيسمي بينير سراقا سلاو لتوي عزيزي خدمتين. اولا ريزي زور شايستم له استاذ بولاي روشنبير ودلسوز وفر معلومات والله يعني حتى زيادة الكاتيكي وبخشيتك او انسان كددوي راستك والله كاك بولا هاوري برنامج وهميشو بردوام كاتي زياتريشن ببخشي والله ميتر خلقي ديكش بونديك زور جار اوندا وكساني ديك امنو لو انا بونديك بصير وازن بونديك بيني وكخسرتك كان قطعا بمين لمنطقة العنادة ما مصار في متابعة جنابي لكم وهروا بسلامي تريش رزم له يعني على اي حال ريزو احترامك الشايسة بامكاناتي مع مصافولة. المهم استاذ بله كاك عبد الرحمن تركيا وك دولتك وك اندامي نيتو
دەتوانی لەگەڵ حزبێکی ئوردنی یان حزبێکی لوبنانی یان حزبێکی ئیرانی عقد 50 ساڵ بکات ئەگەر خۆی بە دەوڵەت دەزانی آخر من ميثاق الأمم المتحدة لشيء شرائع دولية لشيء قوانين إقليمية ومحلية دولية لشيء همو يجير بين نخص يكتر شاكة تتجاوز كردي تصرفات كردستان أجر كردستان بشكل العراق بناو حكمته بناو دولتنا دولة العراق لو بيدنجا خاون سبايا خاون مخابرات واستخبارات خاون أجهزة أمن وشرطية خاون همو إمكانات أندام الجامعة عربي خير بيدنجا أستاذ يعني أجر أو عقدة بمفهومي همو موافقي دولي وشرائع وقوانين عقدة شيء وتلو باطلة تنشي لقل دولة نخرايا لقل كتلك حزبك معقول دولتك دورة أندام نيتو خاون إمبراطوريتك التاريخي أو حقيقة نزاني أمنتك بستزمان بزانم أو حقيقة بزانم أجر تالان نبي تالان ما شكاك أو تركيا مصلحتي وهذا خوازي تالان معنكا أدي عراق فندي ما مسخير نفوذي خوي بفرناني كبير صلاة لو كان بعتبر جامعة عربي لو كان بعتبر المتحدة مجلس أمن لو شكايتناك والسلام عليكم زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان دەچم لای پەیوەندیەکی دیکە خاتوو هەنا وەردەگرم لە کۆیە خاتووە نەسڵای خوارد لێبێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دەستخۆشی لێ دەکەم. زۆر سپاس دەکەین خاتووەنە. سەبارەت بە تەوەرەکەشت بۆچی حکومەتی عێراقی 400 ملیارەکە بۆ هێنە نانێرێ باشە من دەڵێم بۆچی بینێرێ ئەوانە تا دەزانن کە ئەو پارەی بینێرن یاخود نێنێرن هیچ لە دۆخی هاوڵاتی ناگۆڕێ باشە ئەوانە هەر پارەیە بۆ دیسان بەسپەتانە سێ ڕێگەڵبان دەکەی سێری خزمەتگوزاری دەکەی سێری دۆخی هاوڵاتی فەقیر و هەژار دەکەی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بۆیە ئەوانەی نانێرن دەستیشیان خۆش بێتن کە بەڕاستی داهاتی نەوتدەرەی خاڵی ئەمریکا ناخۆش دەڵێ یعنی ئەوانە زۆرن بەشی ئەوەش دەکەیان پێدا بەگرێڵام لە کاتێکدا وەفری دابەشکردنی 20 ڕۆژە 20 ڕۆژە کە بژینێرە هەر ئەو هەیە یعنی کە چەند مقدارە ناردوو تشتی هەر بەو شێوازە دابەشکراوە دەستیان خۆش بێ کە نانێرن و لەبەرەوەش نانێرن کە دەزانن دۆخی هاوڵاتی هیچ ناگۆڕێتن چونکە ڕاستی ئەوانە هەر تەنیا بۆ خۆیان بۆ خزمەتی خۆیان ئەو پارەیە بەکاردێنن. زۆر سپاس دەکەین خاتوو هەنا لە کۆیە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا وەردەگرم لە چوار قوڕنە کاک عەبدوڵڵا یاسڵای خوارد لێبێ. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. سرچاومان. 400 دولارەکەیە 400 ملیار 400 ملیار دینارەکەیە. جا دۆلار وایە تاوە. ئەوان پشیلەی داریان دەوێت پشیلەی داری بەخوا زەحمەتە ئەوان هەموو شتەکانیمان تەحلیل کردو بە قورئانەوە تەبڕ لێیان پرسە لە بەغداد دەڵێ ناوە خۆ داهاتی ناوە خۆ ئەڵێ نەوت ئەڵێ غاز دەڵێ گومرگەکان دەڵێ 110 لە 600 ئەو زیادە لە 110 زیادە لە هەرێمی کوردستان لەبەر ئەوەی بۆ 6 ملیۆن نەفەرە بەدەستەوە نییە دا ئەو ویلایەتە شڕ دەکەنەوە دەیانەوێت پارە لێوەرگرن شتیوانە ئەو مجارەت کۆ دەبنەوە کۆبوونەوە لەوێ دەڵێ باشە دەینێری دوایی شارەزایەکان پسپۆرەکان دەوێت بابە ئەوە تەحلیلەکەیە چ دەنێری ئەوە بۆی ڕادەگیرێ بابەتمان نازانەوان چی مەسەلەکە ئەوەیە کاچی من بۆی ڕادەگیرێ بە پارێ لە هیچ کەسێک بەربەستی نییە باز هەموو تەحلیلەکەی لەدوا ئەگەر دەستنەوە دادەنیشن دەڵێ باشە بۆ دەنێرین لە دواوە تەحلیلەکەی دەخوێنەوە لەبەوە تەحلیلەکەیە دیگاکە ئەوەیە کێشەکە کاکە. السلام عليكم. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە لەگەڵمانە بوو. کاک سۆران وەردەگرین لە سلێمانی. کاک سۆران یاسڵای خوارد لێبێ. سڵای خوای گەورەتان لێبێ. سەرچاومان کاک سۆرانگیان تۆ باشیت؟ ئوستازی بەڕێز سەبارەت بۆ 400 ملیارە کە بینێرەیان نەینێرێ. بەڵێ. وەڵایی من دەستخۆشیان لێ یەکەم زۆر دەستخۆشیان لێ یەکەم کە نەینێرێت لەبەر ئەوەی بۆ پێت خۆشە کاک سۆران؟ ئەزانی بۆ پێم خۆشە ئوستازی بەڕێز من ئەم قسەیەکە بە بەڕێزی ئەڵێم بەڕەقەم پێت ئەڵێم بە داتا پێت ئەڵێم ئوستازیان ئەم بڕیارە کە ئیراوە قانونی ئیتر خۆ ئەمە خەبیری قانونیان هەیە خۆ ئەمە خەبیری ئەوەیان هەیە کە شتی نایاسایی ناکەن ئەمە چاودێری نێودەوڵەتی لەسەرە
ئەمە کۆمەڵێشتی لەسەر کە حکوومەتی عێراقی ناتوانێت هەستێ خەدر لێرە بکە تێگەی لە من بەڵام لە بابی ئەوەی کە ئێستا ئەمان داوای ئەو 400 ملیارە ئەکەن کە بینێرێ یان ساڵانە چەند 400 ملیاری هەیە بینێرێت نەناردنی کە ئێستا ئەمڕۆ بڕیاری داوە ئەو 400 ملیار دینارە نەنێرێ بۆ هەرێمی کوردستان قانونیە ئوستاژیان ناکرێ من ئیش نەکەم و پارە وەرگرم ناکرێ من بچمە دوکانێک شتێک هەڵگرم و پارەکەی نێم ئوستاژیان معقول نییە لە بەسڕە نەوت دەربێت من لە سلەیمانی پارەکەی بخۆم ئەی ئەوەی خۆم کووە ئەی ئەوەی خۆم چی لێ هاو ئەو ئەڵێ هەموو مانگە هەموو ڕۆژێک 250,000 بەرمیل نەوت بۆ من بنێرە سەلم بەلم پارەی خۆ وەرگرە ئەم ناینێرێ جگەل لەو نەوتەی کە بە قاچاق خۆیان دەیفرۆشن یانی جگەل لەو نەوتەی خۆیان بە قاچاق ئوستاژیان ئەزانی چی وەکو پێم وتی هەنێ شت هەیە حکوومەتی هەرێم زۆر لەوە کەمترێبی مصادری حکوومەتی عێراقی بکە حکوومەتی عێراقی چەند ساڵە بێ دەوڵەتەکە کە ئێمە هەتا ئێستا ئێمە وڵاتێکی 3 ملیۆن کەسی 3 شارمان پێوە نابرێ بەڕێوە ئوستاژیان یعنی ناکرێت تۆ هەستیت بە عقڵیەتێکی خێڵگەری بە عقڵیەتێکی عشایری من بچم حکوومەتی عێراقی هەڵخەڵەتێنم آخر ئەوانەشی کە جویان لە دەنگمە من دەستخۆشی لەو خوشکە بە ڕێزاگەم هەناکان کە پێشتر وتی دەستیان خۆشێکە ناینێرێت من دەستخۆشی لێگەم ئوستاژیان من خۆم کابراگەم ئیشم لە بەغا بووە لە نەجەف بووە لە کەربەلا بووە هەموو حکوومەتی هەرێم ساڵان مانگانە داوای 2 ملیار دینارەکە لەوێ مقاولێکی بەسی دەچێتە بانقێک و 2 ملیار دینار هێنێتە دەرەوە برای عزیزم یعنی ئێستا شتێکی دیکە شتێکی زۆر سەیتر یعنی من ئەمڕۆ بەدواچوونم کرد بۆ ئەم بەرنامەیە لەو نەوتی کە دەردەهێنرێت لە حکوومەتی عێراقاوی کە لەژێر دەستی حکوومەتی عێراقدایە لە 1 بەرمیلەوتە لە 86 داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت باشە لە 14 دەدرێت بە خەرجی دەرهێنانی نەوتەکە چ کۆمپانیاکان چ ئەو خەرجی کە هەیە بەڵام لە هەرێمی کوردستاندا لە 156 دەدرێت بە مەسروفی دەرهێنانی نەوتەکە لە 144 دەگەڕێتەوە بۆ خەزێنەی حکوومەت ینی جیاوازەکە ئەوەیە بۆ نە لە 1 بەرمیل نەوتە حکوومەتی عێراق $9 قازانجەکە بەڵام لای خۆمان کە ئەنی بۆ شێوازەکەی بینین زۆرە جیاوازیەکە ئوستاژیان من بۆ نمونە من کاتان بۆیە لێگرم لەبەری هەم زۆر دڵم پڕا تێگەی لە من و من هەم ئاگام لە وەسی هەرێمیش و ئاگام لە وەسی ئەولاش ئوستاژیان من ناکرێن نەفەری تەکسیەکم پێ بێ من نەفەرێ سەرخەم با هیچ 4,000 بانسیم سووتێنم لە هەمان کاتە بە 3,750 بیزم آخر ئەمە کاکە نە عەقڵێکی تیجاریە ئەمە نە مناڵێگە ماکە ئەمانە ئەزانی چی ئوستاز کۆمپانیا دار و بەزی خۆیانە یعنی هاتوون ئەم پارەیان دابش کردووە چیان لێ کردووە کردویانە بە فەرع بەڵام هەموو فەرعەکان بۆ چووە گەڕێتەوە بۆ خۆیە گەڕێتەوە کۆمپانیاکان خۆیانن هەمووی خۆیانن ئوستاجە بۆ نمونە کاتی خۆی هەردووشان بە ڕەحمەت من کاک نەوشیروان و مام جەلال تێگەی لە من هاتن تەکلیفیان لێ کرد تەکلیف خۆ کاک مەسعود هیچ شتێکی لەم دوو پیاوە بەڕێزە بەر زیاتر نەبوو وتیان با دەستکاری یەدەجی نەوتی کوردستان نەکەین وتی من ئابووری سەر بەخۆ ڕاگەێنم تێگەی لە من ئەوە ئابووری سەر بەخۆکەی لە 2014ەوە زۆر باشە زۆر سپاسەکەین لە خزمەتان سپاس کاک سۆرانگیان با ڕێگەبین باوەڕێن دیکە سپاس بۆ پەیوەندیەکەت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەمینمان لەگەڵە لە سەی سادق کاک ئەمین سڵای خوا لێبێ سلام علیکم کاک دانیال علیکە السلام سەرچامە ببوورە کەمێکیش مایتەوە لەسەر هێڵ وڵی کاک دانیال لەبارەی تەوەرەکەت و بەڕاستی ئەم حکومڕانی هەرێمی کوردستانە هەر خۆی بۆ خۆی تەوقێکە بەسەر ئەم خەڵکەوە باشە نازانم دەرمان لە بەغاوە بێ پارە لە بەغاوە بێ نەوت لە بەغاوە بێ باعی لە بەغاوە بێ بەنزین لە بەغاوە بێ کاتێکدا لە ڕۆژێکدا نیو بەرمیل دەفرۆشێ لە ڕۆژێکدا نیو بەرمیل ینی نیو ملیۆن بەرمیل زیاتر لە 500,000 بەرمیل ئەفرۆش حکوومەت باشە ئەمان وتیان ئێمە ئابووری سەر بەخۆمان ڕاگەیاندبوو و ئیتر پێویستمان بە بەغا نییە و ئەمجارە جگە لە ئابووری سەر بەخۆ بە حساب ڕووساندووە ئەمیان بۆ وتنی ئەتاکەن بە دەوڵەت و ئیتر وا لێرە خەڵک ڕیزی بەستووە پەسەحۆ دەبڕێتەوە بە دەوڵەتی کوردستان وڵا ڕاکە بێتەوە یعنی بەڕاستی چی پێکەنینە ئێجا کاکەس دەتۆ میلەتی بۆ بەخێو ناگرەیە ئەم سەڵسەڵەکە چییە دەواز لێ بێنە باکەکە بە حکومەتی بەغا چیا بۆ بێەوە خەڵکیشە تەواو یعنی بەڕاستی پیا پێکەنینی ئابم بە حکومڕانیەکە هەیە لە وڵاتە ئەیدێکە تۆ بۆ ناگرێ ئەمە چی ئەم سەڵسە نادوونەی نابینە نۆڵامیان کەسی خۆش بێ بۆچی بینەرە لەگرا تەخشانە پۆشانیکە یعنی بەڕاستی بێ خەڵک و عاکە بڵێ خوای ئەو 400 ملیارە قەزەبڕە لە عاگەی بردبێ
واقع عشان تازه وقينا واحد نيجي كشنيه يعني تو سيريكا امانه لقرا عشان دابو دانشن بس بيتني كل خول لقرا بس يخوي قال ما قعدوا اخي والله قسم الله شو ابي في شو ابني لمراده براسي سلسل امين لقرا واقف بشان انه يما هو خلقي دبي وقدر بجين كان والله هو افريقاشي تو نحو برنامج جاده كان سلام هي تلفونك داوای ئەوە کارت بێن بە فریام کەون یعنی کاکەمی من دڵنیام وڵاتانە دەزانن گوزەرانی هاوڵاتیەکانی چۆن چۆنیە ئەوە بە حساب حکومڕانی بۆکە یعنی ئێمە پیانسە و وەزیر و گزیر و سەرۆک و مەرۆک و نانەمچیمان ئاگای لە حساب خەڵکە نییە ئەوەی لەم کوردستانە ئەگوزارێ ئەم حکومڕانێ لە هیچ یاعینەکان نییە لە خەیدێ ئەم ئەرزاشتی وا هەر نییە یعنی بە حساب و کتاب و خەڵنەکەی يقول بيني خونا قري دانش الدبغاي داوي باركي داوي درمانكي داوي نوتكي داوي شيكي داوي شيكي وما جاتو هيجي بدبي بوشين بلا معمول السوداني اما ان شاء الله كان يخلو حكم راي من بوغا اخر بلا وشي دي فرز روشي ما دجا شيكيتو بس هو بهذا بس باس لكن كاغا ميجان لا سي صادق ولا قال ما نابو ولا زان خوشويستان بابتي امرو معنا كباسكن لويكا وشي حكومتي رقم 400 مليار ناني ريت لەگەڵ هەموو ئەو پەیوەندیازانی کە پەیوەندیان کرد بۆ بابەتە کۆی گشتیان پێیان خۆشە کە ئەمڕۆ پارەی نەنێرێت لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستاندا و حکوومەتێنی کوردستان داهاتێکی زۆر باشی هەیە و داهاتێکی زۆری هەیە و ئەم ساڵ و کۆتایی ساڵی ڕابردووش زۆر زیاتر بۆ داهاتەکەی کە باز لەوە دەکرێت لە 144 بوو بە لە 156 ئەوەندە داهاتەکە زیادی کردووە بۆی کۆمەڵێک تەکنیکی ئابووریەوە بەڵام لەگەڵ ئیشیدا وەک ئەو ئازانە ئاماژیان پێکرد میشۆ بەردەوام چاویان لەسەرەوەی کە پارە لە بەغدادەوە بێت دەرمان لە بەغدادەوە بێت نەوتی هاوڵاتیان کە بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت هەر لە بەغدادەوە بێت بەداخەوە چەندین کێشە و گرفتن و چەندین ناشەفافی هەیە لە داهاتی هەرێمی کوردستانەوە خەڵکی ئەم هەرێمە سوودمەند نەبوو لە کۆی ئەو داهات و ئەو پارانی کە لەم وڵاتەدا دەستیان دەکەوێت دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەبوو ئاراز ئەبوو ئارێزمان لەگەڵە لە پردێ ئەبوو ئارێز کاک ئەبوو ئارێز سڵای خوا لێبێ بەڕێزی من دەستخۆشی لە سودانیەکەم بەڕاستی پیاوە ئەم ئیشەی زۆر مەردانە بوو کە ئەوە ئەم سینەی بڕیان پارەیە بەڵێ چونکە هیچ داهاتێکی بۆ فەقیر نییە هیچ شتێکی بۆ شەعب نییە ئەو دەویست بینێرێت بەڵام دادگای فدراڵی نەهێشت داوای پارەکەن بەڵام بۆ فەقیر بەقەرە هیچ ناکەن بەڵێ ئەوان ئەگەر پیاون با ئازابن ئەو فەلاحەتیەی ئەو پرتوکاڵێک گەرکوب تاکەوەکەن بۆ ئەم شتە ناکەنەوان بەس بۆ پارە داواکەن نەچن بۆ پارە عیب ناکەن وەڵام مردنیان باشترە لە کاتێکە ئەنی ئەو هەموو داهاتەش دەستخۆشی لەگەم سپاس کاکە دۆست پاس دەکەین کاک ئەبوو ئاراز لە پردێ لەگەڵمان نابوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە بەڵێ ڕاوسەرنجی کۆمەڵێک لە ئێوەی ئازیز کە بۆ بابەتتان نووسی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاک مەهدی حاجی سابی نووسێتی دەستیان خۆش بێت کە ناینێرن چونکە ئەدرێت بە موچەخۆرانی بندیوار خۆ ناکرێت بۆ پرۆژە و بۆ موچەی فەرمانبەرانی حکوومەت خەرج بکرێت هەروەها بەختیار عەبدوڵڵا نووسێتی چونکە دەزانن ناچێتە گیرفانی خەڵک و ناچێتە گیرفانی فەقیر و هەژارەوە هەروەها نەوزات سلێمان نووسێتی حکوومەتی هەرێم دەوێت خورمژ بخوات بۆ بودجە بەڵام داهاتی نەوت و باج و مورگ ڕادەستی عێراق نەکات دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عومەرمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک عومەریان سڵای خوا لێبێ کاک عومەر سڵای خوا لێبێ سەر هەردوو چاومان کاک عومەریان لەسەر بابەتەکەمان چی دێ خوا لە بەڵالەتدا وڵی سەر بابەتەکە بڵند چی وڵا ئەوە هەر لە کارەبا و لە غازە و لە دەوتە و لە حاشیە و لە چیا هێزگە لەوە 400 ملیارەکەس پارە بێ بگڕن بەڵێ قەیماتە مەقەمە چەندی بەچە ناخە خۆ گوناحیان دەگا هەر ئەوە ماوە ئەوەشیان بڕی قەیمات آخر والله خرجت لبعة بابوك ودما وكريتيا إذا تشيكاغت إذا ما معاشا بيري ما أخوان إذا أخي بوتي عادي بوزور داماري
خەریکی پیلان کام لێ قەڵاوی قەناسای دوژمنی خۆکە بە دۆلاتێکی وەرداوی ئەمە ئەمانەن بەداخەوە خۆشی لەگەڵاکەم زۆر سپاس دەکەین کاکۆمەریان لەگەڵمان نابووین بڵازان خۆشەویستان لێسەدا موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو دابەش نەکرا بەسەر هاوڵاتیان لە کاتێکدا داهاتی فرۆشتنی نەوت زۆر باشەوە حکوومەت یاریمی کوردستان هەر چاوەڕێی ئەو 400 ملیاری دەکرد تاوەکو موچەی فەرمانبەران دابەش بکات لە کاتێکدا ئەو 400 ملیارە کە محەممەد سەودانی دابینی کردو بۆ هەرێمی کوردستان و بڕیار بوو بینێرێت بۆ بڕیاری ئەو دواتر دادگای فیدراڵی ئەو بڕیاری بەنایاسایی لە قەڵەمدا ئەوە بوو بۆ مانگی تشرینی دووەم و کانونی یەکەم بوو بۆیە ئەو 400 ملیارش وەستاوە دابەش نەکرا بەسەر موچە خۆراندا لە ئێستادا دیار نییە کە لە چ داهاتێک موچە خۆران و موچەی فەرمانبەران دابەش دەکرێت. ئازان خۆشەویستان بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن دەخوازم کە گوزەرانی هاوڵاتیان بەگشتی باش بێت وە هەموو لایەکتان دوور بن لە دەرد و بەڵاو موسیبەتێک ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.